تەنیا لەم ساڵە ئامەرەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای سلێمانی تەنیا لەم ساڵە 889 هاوڵاتی دەستگیر کراوە لەسەر سەرپێچی جۆراوجۆر دیارە جۆری سەرپێچەکانش بەم شێوەیە بووە 113 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی باڵندەی کێوی بووە 14 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی بووە 110 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی بووە 20 هاوڵاتی لەسەر غەڵووزکردن بۆ واتە لە زۆربەی شوێن پێڵەن ڕەژوو 472 هاوڵاتی لەسەر زیادڕەوی بووە واتە زیادڕەوی سەر مڵکی گشتی و تەجاوزات 138 هاوڵاتی لەسەر داربڕین بووە ئەو دارانەی لە کەژوچێوەکان کە ئەیبڕن بەبێ ئەوەی جۆ بدەنا ئەوەی کە ئەمە چەندە زەرورزیان بە سروشت و ژینگە دەگەێنێ وە لە ئەمان کادا 22 هاوڵاتی لەسەر ئەو ئاگرانەی لە کەژوچێوەکان ئەکەونەوە ئەو کەرستانە زۆر بە کورتی ئاماژەی پێدەم لەبەر ئەوەی من بە سێ نوسخە من داومەتەوەی خۆشەویست وردەکاریەکی زۆرتەوە ئەو کەرستانی کە دەستی بەسەر داگیراوە چەکی جۆری تاپڕ 40 دانە و فیشەکی تاپڕ 146 دانە چەکی جۆری کلاشکۆف 5 دانە فیشەکی کلاشکۆف 325 دانە چەکی جۆری M4 2 دانە فیشەکی M4 163 دانە چەکی جۆری ناتۆ 1 دانە فیشەکی ناتۆ 22 دانە و لامان کادا 4 چەکی جۆری بادی باڵندەی کێوی ئازادکراو هەفتا باڵندە جاری کە گەڕێنراوەتەوە بۆ سروشت و ژینگەی کە خۆیان تیا ئەژێن و وەلامان کادا 22 باڵندە ڕاوکراوە ئاژەڵی ئازادکراو 12 ئاژەڵ کە ئازادکراون واتە لە دەست ڕاوچیەکان سەنومانێتەوە و گەڕانومانەوە بۆ سروشت و ژینگەکەی خۆی و 15 ئاژەڵش ڕاوکراوە ماسی بە سەدان ماسی لە تۆڕەکان کراوەتەوە جاری کە گەڕانومانێتەوە بەناو دەریا و دەریاچەکان